ئازیزان یەنارتی سڵاوتان لێبێ. گەرجەکانی نێوان هەرێم و حکوومەتی عراق بێئومێدی لێ دەخوێنرێتەوە یان ئومێد هەیە بۆ چارەسەر. نزیکبوونەوەی نێوان ئۆپۆزیسیۆن و پارتە دەسەڵاتدارەکان تاکتیکێکی سیاسیە یان هەستکردنە بە مەترسی و پێویستیەکەیە بۆ یەکدەنگی. ئەمانە و چەند پرسێکی دیکە گفتوگوی چاوپێکەوتنی ئەم جارەمانە بە میوانداری عەبدولستار مەجید، ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. کاک عەبدولستار زۆر بەخێر بی. سەلامت یاخوا سپاس دەکەم. کاک عەبدولستار، وەکو ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئەدای کورد لە بەغدا چۆن دەبینن؟ بسم الله الرحمن الرحیم. من پێم وایە ئەدای کورد بە تایبەتی لەم دوایانە باشتر بووە لە ڕابردوو. ڕابردوو تا ڕادەیەکی زۆر پەراشکایی بێڵێم بەرپرسانی کورد لە بەغدا کەم تەرخەم بوون و وەک پێویست بە دوواداچوونیان بۆ ئەو ڕێکەوتن نامە و ئەو پرسانە نەبوو کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. چ ئەوانە کە لەوێ پۆستی سیادیان هەبووە، چ ئەوانە کە لەوێ پەرلەمانتار بوون، نوێنەری هەرێمی کوردستان بوون و هەر پۆست و هەیئەتێکی کەیان کە پێست پێدرابێ، ئەمن پێم وایە کورد کەم تەرخەم بووە و زۆر خەمسار بوو لە ڕابردوو. ئێستا ئەوەی کە باسی دەکەیان لە ڕابردووە کەم تەرخەمی هەبوو یاخود ئەدای کورد لاواز بوو پەیوەندی بە لایەنێکی سیاسی یاخود کەسایەتیەکی سیاسیەوە هەیە یان بەگشتی بۆ خۆی نوێنەرانی کورد لە بەغدا لاواز؟ من پێم وایە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لێرە ئێمە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە برەدەرانی پارتی وێچێتیشەوە کۆمەڵی کێشەگرفتیان بەیەکەوە هەبووە. ئەم کێشەگرفتانە زۆر جار وای کردووە کە لەوێش ڕەنگ بداتەوە. ئەمە یەک. دوو لەوانەیە هەر جاری وهەیە ئەو کەسانی کە لەوێ دانراون کە بەوەی بەڕاستی بەرپرس بن و خەمخۆر بن سەبارەت بە قەزیەکانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە، یعنی کەم توانابێ یا بەخەم نەبێ بەڕاستی مشورخۆر و خەمخۆری قەزیە و دۆستەکان نەبێت کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. لەلایەکی کەش حکوومەتی عراقیش بە تایبەتی ئەم کابینەی دوایی بەڕێز مالیکی لە هەمویان زیاتر ئەو پرس و بابەتانی کە پەیوەندی بە کوردەوە هەبووە پرسگوێی خستووە و فرامۆشی کردووە و هەوڵیدا ئەم دۆسیانە بە هیچ شێوەیەک نەکەر نەهێندرێنە بواری جێبەجێکردنەوە، بەڵکو پرسگوێ بخرێن و بن پێ بخرێن. کورد دەرفەتی نەبێت کە باسی هێندێک ماف و جێبەجێکردنی ئەو ڕێککەوتن نامانەیان ئەو بڕگە یاسایانی کە لە سووری عراقدا هاتووە بکە. ئەم پێم وایە هەر ینی ناگەرتەوە بۆ لایەک یا بۆ کەسێک، بەڵکو هەمە لایەنەیە. بەڵێ باس لەوە کرد کە لە ئێستادا ئەدای کورد لە بەغدا باشن، ینی ئەو هۆکارانە چی بوون کەوای کرد لە ئێستادا ئەدای کورد باشتر بیانی چین بە نمونە؟ وەڵام پێم وایە بۆچی ئەدای کورد ئێستا باشتر بووە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هێندێک هەڕەشەی ڕاستەقینی کەوتوتە سەر کورد و هێندێک کێشەی جدی هاتوتە پێشەوە کە دەبێت کورد هەڵوێستی بەرامبەر بەو کێشە و بەو پرسانێک لای بکاتەوە. بۆ نمونە ڕەفتارەکانی مالیکی بەم دوایانە سەبارەت بە هەرێمی کوردستان و سەبارەت بە ڕێکەوتنامەکانی کە لەگەڵ حکوومەتی عراقی ئیمزاکراوە بەهۆیەوە ئەو حکوومەتی عراقی ئێستا پێ تەشکیل بۆ دروست بووە و سەبارەت بە ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان و سەبارەت بە ینی ئەوە مالیکی بەڕێز مالیکی ئەمە دووەم جارە سەرۆکوەزیرانی عراقە، بەڵام با تەمەشاکەین بزانین داخوا چەند لەو بەرگە دەستوریانەی کە مافی کوردی دابین کردووە پێی دراوە چەندە جۆڵێنراوە و چەندە جێبەجێ کراوە تەمەشا دەکەین هیچ. بۆیە بە تایبەتیش کە لەم دوایانە کە حکوومەتی عراقی ئەندازەیەک هێزی بۆ پەیدا بووە و هەوڵ دەدا کە دەسەڵاتی خۆی بەسەر پارێزگاکان و بەسەر هەرێمی کوردستاندا تاوا بسەپێنێ و خۆ کەوتووە کە بەهۆی هێندێ جموجۆڵی نایاسایی و بەهۆی هەندێک جموجۆڵی نائاسایی ناتەبیعی بەڕاستی توانم بڵێم کوردی هوشیار کردەوە کە گەیشتە ئەم قۆناغە کە حکوومەتی عراقی
بەم شێوەیە لە هەرێمی کوردستان قبول ناکە و ئەم هەرێمی کە لە عێراقدا دروست بە کە هەرێمی کوردستانە قبول نییە بەم شێوەیە بەڕاستی هەرێم بێ. ئەمە نەکرد ڕفتاری ئەم کابینی ئێستا، بەڵکو هەموو حکوومەتێک لە دوایەکانی عێراق کە لە ساڵانی 1920 بە دواوە دروست بووە وەکو کیانێکی سیاسی لە عێراقدا، ئەمە ڕفتاریان بووە. کاتێک کە لاواز بووە سازشی کردووە و نەرمی نواندە بەرامبەر بە کرد و داواکاریەکانی. هەر کاتێکیش دەسەڵاتی پەیدا بوو بێ ئەوە گومان لەوە دانێت کە ڕێگایەکی کەگرتوۆتە بەر کە فەرامۆشکردنی مافەکانی کاکە دوستە ڕەنگە ئەو قسەی بۆ ڕاست بێ کە ئەگەر ئێمە نوێنەرمان نەبێت لە حکوومەتی عێراقدا، یان ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا ئێمە نوێنەرێکی ئۆتۆمان نەبوو بێت لە ناو حکوومەتەکانی پێشووتری عێراقدا، بەڵام لە ئێستادا ئێمە بۆ نمونە سەرۆک کۆمارمان هەیە، جێگری سەرۆک وەزیرانمان هەیە، کۆمەڵێک ئەندام پەرلەمانمان هەیە لە ناو پەرلەمانی عێراقا کە لە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستانن بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارەوە، وەزیرمان هەیە. یعنی بۆچی وا دەکرێت هەندێک بڕیار پێش ئەوەی بگاتە جێبەجێکردن لەسەر مێزی گفتوگۆ ڕێگەی لێ ناگیرێت تا نەگاتەوەی کە هێز بەرامبەر بە یەکتری بجوڵدەنرێوەکو لەم دوایە بینیمان. وڵاوەکو من عەرزم کردی کە ئەدای کورد لاواز بووە لە جمگە و کایەکانی حکوومەتی عێراقی فیدرال. وم دەتوانم بڵێم ینی ئەو پرسیارم لەوە کرد کە قسەیەکەی لەسەرەوەی کە ئەسڵان لەم دوایانەیە ئەدای کورد لاوازتر بووە لە بەرەوەی نەیانتوانی ئەو بڕیارانەی کە مالکی دەری کرد و کردنی بەواقع کورد نەیتوانی لە بەغدا پێشەوەی بچنە بواری جێبەجێکردنەوە ڕێگەیان لێ بگرێت. من عەرز دەکەم کە دەڵێم ئەدای کورد بەڕاستی لاواز بووە تاکە ئاماژەیەکی پێ بکەم. مەسەڵەن کورد نەیتوانیوە لە بەغدا ئێستاش لەگەڵ بێنی بە تەواوی بەڕێک و پێچی ئەوانەی کە لە بەغدان کۆبنەوەی بەردەوامیان هەبێ و مەحزەری کۆبنەوەیان هەبێ و سەروبەرێکیان هەبێت زارزار بێک و کۆبنەوە بزان داخوا هەر بەس دەربارەی ئەوە کە بزان داخۆ ڕەوشی کورد لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ داواکاریەکانی لەگەڵ مافەکانی بەکوێ گەیشتووە. ینی ئەمە ئەم مۆزوعە بەڕاستی ینی بەشێکی پەیوەندی بەو ئەدایەوە هەیە کەم پێم وایە ینی ئەمە نەبووە، بەشێکیشی پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە. ینی بۆ نمونە دروستکردنی هێزەکانی ئۆپەراسیۆنی دیزلا بۆ خۆی بەپێی یاسا کە دیارە یاسەناسەکان زۆر قسەی لەسەر کردووە دەبێت ئەم هێزە لە پەرلەمان قسەی لەسەر بکرێ و لەوێ تێبپەرێنرێ پەسەند بکرێ، بەڵام ناتوتە پەرلەمان. ینی کورد قسەی چی لەسەر بکە؟ هێزێک ڕاست کراوەتەوە و چەکدار کراوە و بەهێز کراوە و پشتی دەگیرێ و بەگشت کووردا دەکرێ. ینی ئەمە ناتوانم هەمووی بەڕاستی بۆ لاوازی ئەدای کورد بژێرمەوە لە عێراق. بەشێکی ئەمەیە، بەشێکیش ئەو خود بەسەری و خودخواهی کە ئێستا ئەم کابینەی ئێستا کە گوتوێتە بەربەڕاستی نەکرد بەرامبەر بە کورد، بەرامبەر بە پێکاتەکانی کەش، بەرامبەر بە ڕەوتی سەدر، بەرامبەر بە لیستی عێراقیە، بەرامبەر بە سەرکردەکانی لیستی عێراقیە. ئەمانە بەڕاستی ینی ئەم پێم وایە ئەم حکوومەت ئەم کابینەیە ئاراستێکی وەرگرتووە کە کێشەکان بەم شێوەیەک لا بکاتەوە. زیاتر بەڕاستی ینی ئەم حکوومەتە زیاتر بە فرقەیەک دەچێت، بە لیوایەک دەچێت کە ئامیر لیوایەکە دەبێت هەموو کەس تەحیەی بۆ بکە و قوربانی بۆ بکات چی بڕێ دەبێت ئەمە جێبەجێ بکرێت کە دیارە ئەم سەردەمە نەک لە عێراق لە دەوروبەری عێراقیش بەڕاستی و خەریکە بە تەواوی بەسەر دەچێت کە کەسێک بە تەنها ئامیر و ناهی بێ لە وڵات. پێم ینی بەڕاستی هۆی سەرەکی بەشێکی بۆ ئەدای لاوازی کورد و بەشێکی بۆ حساب نەکردنی عێراق بۆ کورد وە غەیری کوردی لە پێکاتەکانی کە حکوومەتی عێراقیان پێکەناوە بە تایبەتی ئەم کابینی ئێستا دەگەڕێتەوە. بڵێ زۆر جار ڕەکنە نوێنەرانی کورد دەگیرێت ینی و هۆکاری لاوازبوونی ئەدای کوردیش لە بەغدا بۆ دەجێڕنەوە کە نوێنەرانی کورد لە بەغدا ئەوەندەی بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن، ینی قەزەکەیان بیر چۆتەوە کە مەسەلەی کووردە و دەبێت بەرگری لەسەرەوە بکەن. دەمەوێت بپرسیان ئەم قسێ تا چەند حقیقەتی تایەوەی کە نوێنەرانی کورد لە بەغدا بە دوای بەرژەوەندی خۆیانەوە. ئەم بەسەلا نابێ هەر بۆ تاکە کەسەکانی کە لە دەسەڵات لە حکوومەتی عێراقی بەشدارن بژێڕینەوە. پێم وایە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد
لە بنەڕەتدا ئەم کێشەی چارەسەر کرد بایە بەوە کە ئەنی ئەرک و وەزیفەی ئەوانەی کە دەنێرن لە عێراق بەڕوونی دیاری بکرێ و هەیئەتێکی شەبێ سەرپەرشتی بکە و لێپرسینی و لێپێچینەوە هەبێت کە تا چەند نوێنەرانی کورد لە عێراق توانیویانە بەرگری لە مافەکانی کورد بکەن داواکاریەکانی کورد بگەین و پێداگری لەسەر بکەن و چەندە توانیوانە ئەم مافانە دابین بکەن و ئەم داواکاریان جێبەجێ بکەن ینی ئەم کەم تەرخەمێک کە باس دەکرێت بەڕاستێکە تۆزێک بە فراوانتر باسیکەی بە تەفسیل باسی بکەی بەشێک بۆ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ینی چەندە سەرپەرشتی ئەو کەسانی کردوکە وەک نوێنەر ناردوونی بۆ عێراق ینی چەندە هەماهەنگی و ئاگەلێکتر بوون هەبووە یان هەرەوتە بەڕاستی ئەوانە دانران بە پەرلەمانتار یا بە وەزیرێک یا بە جێگری سەرۆک پەرلەمان یا بە جێگری سەرۆک حکوومەت ئازاد کراون و دەستیان لێ بەردراوە و وازن لێ هێنراوە بۆ خۆیان بزان داخۆ چی بە باش دەزان چی بە چاک دەزان ئەنجامیدەن تەماشا دەکەی لەم دوادایەدا تۆزێک کە ئەو هەڕەشە و گوڕەشانە زیادی کرد لەسەر کورد تەماشا دەکەی تۆزێک بۆ خۆکەوتن هەیە و هەماهەنگی هەیە ینی تا ئەو تەوقیتە ئەترافی لەسەرەوەی ئەدای کورد لاواز دڵم لاواز بووە کەم تەرخەمیش بوون بەڕاستی ینی بەرپرسیاریشن خۆ لەوانەیە ئەوانیش هەبێ مەسەرەن پاساوی هەبێ بیهێنێتەوە یا ڕوونکردنەوە تەوزیحاتی خۆی بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان و وڵاتانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی گشتی دەبینین هەست بە لاوازی و هەست بە کەم تەرخەمی دەکەین بەڵێ کاکە دووستار زۆر جار پارتەکانی دەسەڵاتدار گازندەی بۆ دەکەن کە ئێوە وەتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە بەغدا هاوڵوێستیان نین لە هەندێک لە پرسەکاندا پێم وایە پێویستی بە ڕوونکردنەوەی باش هەیە ئێمە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان پێمان وایە پەیوەندیمان لەگەڵ دەسەڵات ینی هەماهەنگی پەیوەندیمان و چۆنیەتی بە یەکۆبوونمان لە هەرێمی کوردستان ناشارین وە کاریگەری بەسەر هەماهەنگی و بە یەکۆبوونشمان هەیە لە بەغدا چۆن ئێمە کۆمەڵێک پرۆژەی چاکسازی و بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان لە داوام دەستگاکانی حکومەت هەرێمی کوردستان خستە ڕوو ئەم خەڵک بینیوێتی تراسی کراوە بووە دەسەڵاتیش بە باشی زانیوە تێبینی لەسەر هێندێک بابەتی هەبوو بەلامەن و ئاسایی بووە و حتا پرۆژەیەکی چاکسازیان بەرامبەر بە ئەم پرۆژانە هێنا کایەوە هەر بەلامەن و ئاسایی بوو ئەمە ئەگەر لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێ واتە با بە شێوەیەکە بێڵێم هەوڵاتانی هەرێمی کوردستان بە ئۆپۆزیسیۆن یعنی بە حیزبەکانیەوە بە خەڵکو جەماوەرەکەشیەوە خەڵکو جەماوەری ئۆپۆزیسیۆن و غەیری ئۆپۆزیسیۆنیش ئایا ئەگەر دڵخۆش نەبن لە هەرێمی کوردستان و ئومێدیان نەبێ بەوە کە دەسەڵات چاکسازی ئەنجام دەدا گۆڕانکاری باش دەکا بەجددی لە خزمەت ئەوەدا کە پرۆژە خزمەت گوزاریەکان بەرەو پێش با و زیادی بکە داواکاری و کێشە گرفتەکانی هاوڵاتیان جێبەجێ بکە و چارەسەریان بکە ئایا ئەگەر ئەمە نەبێ ئایا هەر چ پشتیوانیەک بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیدا دەبێت کە بتوانێت شەڕ بەرامبەر بە حکومەتی ناوان کەجا شەڕی ئیعلامی بێ شەڕی سیاسی بێ و شەڕی ڕوبەڕووبوونەوە بێ یعنی بە پشتیوانیچە بە هاوکاری چێ دەیکاتەبان ئەم قەزیە بەڕاستی پەیوەندی هەیە بە پەیوەندیمان هەماهەنگیمان لە بەغداش ئەمە یەک دوو ئێمە لە بەغدا و لێرەش ڕامانگەیاند وەکو ئۆپۆزیسیۆن کە ئێمە هەڵوێز دەبین لە هەموو ئەو پرس و بابەتانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتیەوە هەیە پەیوەندی بە حیزبێک یا بە کەسێک لە دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بەغداوە نییە پەیوەندی بە بەرژەوەندی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەیە بەگشتی و فعلا بەڕاستی واشمان کردووە ینی ئەوە لەم دوایانەوە لە پێشتریش بەڕاستی چین ینی بەڵام چین ئەو شتانی کە لە بەرژەوەندی گشتی نییە و ینی با من عرض با بڵێن یەکێتی و پارتی لە بەغدا هەوڵی بۆ دەدەن و ئێوە ناتوانن پشتگیریان بکەن ناتوانن هەڵوێز بن لەگەڵیان ئەمە ڕوونکەمەوە کە من ئێمە ئەومان کردو بەڕاستی بەڵام لە هەمان کادا گوتوشمانە ئەم هاو هەڵوێستە و ئێستا وە لە ڕابردوشدا کە بوومانە و ئێستا قوڵتر کراوەتەوە و زیاتر زەق بووتەوە نابێ ینی ئەمە بە شتێکە لێک درێتەوە ینی بەڵکو پێویستە دەسەڵاتیش
هەڵوێست و تر ینی مەبەستە چییە وەکو لاوازی ئێوە لێک بدرێتەوە وەکو لاوازی یا ئەوەتە مەسەرن چوزان بە بەرژەوەندی حساب بکە نەخێر ئێمە ئەنی هەڵوێستی بنەڕەتی خۆمان وایە بەڵام دەبێت دەسەڵاتیش ئەمەی لە بەرچاو بێ نابێ کوردەواری خۆمان دەڵێت لە شەڕ شەریک بین لە خێریش تەریک بین بەڵکو دەبێت بەڕاستێویش ئەمە ینی بزانێ و بیبینێ و پێی بزانێ مەسلەی چن ئەو شخصیانە تەبان بێگومان ینی خۆ من حەز ناکەم اسمە ناو تەفاسیل وەردەکاری ئەم بابەتانە ئەوە لە ڕاگەاندنەکان بەڕوونی باس کراوە بەڵێ هێندێک کێشە هەیە پەیوەندی بە هێندێک بەرپرسی هەرێمی کوردستانەوە بووە بۆ هێندێک ینی حزب بەرژەوەندی خۆی هەبووە لە بەغدا مناڵم کێشەکان لەسەر ئەوە دروست بووم پێما کێشەکان یەک بینی داواکاری و مافەڕەوەکانی کووردا حکومەتی عراقی هاتە سەری با من ڕوونیکەم هەیە لە پەرلەمانی عراقدا بۆ لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە بەغدا نوێنەری پەرلەمانی عراقە یعنی بۆچی نایەن ئەم بابەتانە بۆ ڕای گشتی لە هەرێمی کوردستان ئاشکرا بکەن ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە کە نوێنەرانی کورد هەندێک لە نوێنەرانی کورد لە بەغدا بە دوای بەرژەوەندی خۆیانەوە بەشێکن لە گرفتەکان ینی بۆ ڕای گشتی ئاشکرا ناکرێت ئەوە من دێڵێم بەشێک پەیوەندی بە بەشی سەرەکی با بڵێم بەڕاستی ئەم کێشانەی نێوان هەرێم بەغدا فعلا پەیوەندی بە مافەڕەوەکانی کوردەوە هەیە کە حکومەتی عراقی ئێستا دەوێت پێی لێ بنێ و دەوێت پژێ بخە و نەکرد ئەوەندە بە تێڕوانینی من ینی حکومەتی عراقی دەسەڵاتی زیاتر بێ ناوێ ئەم هەرێمی کوردستانە بەم شێوەی بمێنێ ئەمە دەبێت لای هەموو لایەکمان ڕوون بێ دوو پێم وایە بەڵێ هەندێک کێشە شەخسین ینی حتا لەوانەیە ینی شخصەکان ئەو قسێت لەوە دێ ینی کاگەر حکوومەتی عراق بەهێزتر بێ نایەڵێ کوردستان بمێنێ ینی لەو منتەقەوەیە کە باوەڕت بە دەستوری عراق لاوازە چونکە هەندێک شتێ لە دەستورە یەکلای کراوەتەوە ینی عراق خاوەنی دەستورێکە لە دەستورە هەرێمی کوردستان حەقی دراوەتێ ینی متمانەت کەمە بە دەستوری عراق بەوەی کە دەڵێ ئەگەر حکوومەتی عراق بەهێزتر بێ نایڵێ هەرێمی کوردستان بوونیە من هەرگی هیچ گومان لەوە دانیە کە دەستور بەڵێ پارێزەری مافی هەموو لایەکە و ئەمەش بۆتە سەبەبی ئەوەی کە عراقیان بێکۆ بێن کۆبنەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێستا کاری پێناکرێت دەستورە ئەوەی کە کاری پێدەکری هێزە و دەسەڵاتە بەکاردێ بەرامبەر بە نەیارانی خۆی باشە دەستور هەیە ینی بەم شێوەیە هێز دروست بکرێ و بهێنرێتە جێناکۆکەکان و مەلەفی ئەمنی بەدەستەوە بێ و بێ بچێتە سەر هەر کەسێک بچێ و بیگرێ و سزای بدا ینی دەستورە ئەمە بەس قسێکی لەسەر پێکێنانی ئۆپراسیۆنی دیجلە ئەوەی کە سەرکردایەتی کورد ئاگادار بوو تەنانەت داوای پشکیان کردووە ئەوەی کە پشکیان هەبێت لە ئۆپراسیۆنەکانی دیجلەدا هەتا ڕایەکە بوو لەسەرەوەی کە ئەمە ئەسڵان درێژکراوی ناکۆچەکانی نێوان هەولێر و بەغدایە جنا بۆ خۆی پێکێنانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە لای نووری مالیکیەوە بە حکمیەوەی ئەو فەرماندەی و هێزە چەکدارەکانی عراقا حاڵەتێکی یاساییە حاڵەتی ئاسایی بەڵام یاسایی نییە ینی بۆ بە یاسا ناکرێ ئەمە بەڵێ با کورد کەم تەرخەم بوو بێ با کورد ینی داوای پشکی کرد لە کاتی خۆیدا ئەمە بۆ ئەوەی شێ بوو لە کەم تەرخەمیەکانی کورد یعنی یەکێکە لە بەڕاستی ئەدای لاوازی کورد لەمانات و سەرۆکی ئەرکانت هەیە لە عێراق ینی بۆ ئەمە ئەم قەزای مەسەلا تێپەڕێ بەڵام ئەمە مۆزوعەکەی نیە مۆزوعەکە دەڵێم مەسەلەی ڕەوشی هەرێم لەگەڵ بەغدا یەکیان ئەمە کاریگەری خۆی هەیە و سروشتی کەسەکانیش بەڕاستی کاریگەری خۆی هەیە بۆ منە پیاوێکی وەکو بەرەز مالیکی ئەگەر پێم وایە ئەوش کاریگەری خۆی هەیە لەسەر زیاتر ئاڵۆزبوونی پەیوەندەکانی هەرێم و بەغدا کەسێک مەسەرەن بێت بە دیبلۆماسی تر و لە ڕێگەی پەیوەندەکانەوە بە شێوەیەکی گفتوگۆوە بێ کێشەکان چارەسەر بکە کەسێک لە ئاستێکی وە دەبێ هەوڵدا کێشەی گەورە گسکە بکاتەوە نەک کێشەی گسکە گەورە بکە ینی ئەمانە بەڕاستی کاریگە سێمیش بەرژەوەندی شەبووە بەرژەوەندی لەوانی حزب بێ لەوێ ئەنی خۆ کاکە ڕایان گەیاندووە خەڵکمان هەیە لەم هەرێمی کوردستانەی فەوجی لەوێ هەیە ینی باشە مەچ پێویستمان بەوە هەیە کە ئەمە فەوجێکی عسکەرم لە حرس و حیمام لە بەغدا هەبێ
بڵێن پێم وایە کاکە کارزانجان ینی کێشەکان یەک نین ینی بڵم یەک قەزیەن هەموو لەسەر ئەم قەزیە دروست بووە بەڵام کێشەی گەورە کە ئێمە ناوێ بەڕاستی بە هیچ شێوەیەکی پەردەپۆش بکرێتە مەسائلی شخصی یا حزبی ئەوەیە کە قەزیەکە قەزیەی کووردە لەگەڵ بەغدا کە بەغدا هەز دەکا کە دەسەڵاتی زیاتر بۆ هێزی بۆ پەیدا بووە وخۆ کەوتو لەوەی کە ئەم واقعی هەرێمی کوردستانی پێ قبول ناکرێ پێی تەحمل ناکرێ. بەڵێ دێمە سەر باسێکی ترەوەی کە ناکۆچی نێوان هەولێر و بەغدا پێتان وایە ناکۆچی نێوان سەرکردایەتی کورد و مالیکیە یاخود ناکۆچی نێوان کورد و شیعە؟ ئەم پێم وایە نە کورد ئەم دەستەواژەی بەکارهێناوە و نە بەرژەوەندی نە کورد و نە عێراقیش تێدا ئەم دەستەواژەی بەکاربێ. کێشەی کورد لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقە و لەسەر هێندی قەزیە ڕوونە وەم پێمە قۆناغەکە قۆناغێکی گونجاوە بۆ یەکلایکردنەوە و بەلاداخستن و چارەسەرکردنی ئەم کێشانە. کێشەی کورد لەگەڵ شیعە نییە. خۆ کورد بەشێک بوو لەوەی کە شیعە ئەوەی کە ئێستا با بڵێم دەوڵەتی یاسا ڕابەراتی دەکا کە مالکیان کردو بە سەرۆک وەزیران کورد بەشی ینی دەستی هەبووە و کورد بەشدار بوو کە ئەم عێراقە بەم شێوەی دروست بێ ئەم حکوومەتە بەم شێوەی دروست بێ. نە قەزیەکە بەڕاستی ئەمە نییە قەزیەکە پێم وایە بەشی زۆری بریتە لە هەڵسوکەوتە نایاسایی و جمە زۆرە نایاسایی و نائاساییەکانی ئەم حکوومەتی عێراقیە نەکە بەرامبەر بە کورد بەرامبەر بە غیری کوردش بەڵام خەریکە بەڕاستی ینی هەڵسوکەوت و ڕەفتارەکانی ئەم کابینەیە وا بکە کە وا بخوێنێتەوە کە بڵێ ئەمە شیعە بەرامبەر بە سونەر ئەنجامی دەدا شیعە بەرامبەر بە کورد ئەنجامی دەدا بەڵام لە واقع نەفس ئەمردا بەلای ئێمەوە نەخێر کێشەی ماف و داواکاریەکانی کووردە لەگەڵ حکوومەتی ناوەند. باشە زۆر جاروا لێک دەدرێتەوە کە ئەم شەڕە بۆتە شەڕی نێوان بارزانی و مالکی دەمەوێت ڕای تۆ لەوبارەیەوە بزانم. وەڵام من پێم وایە وەکو تازە باسم کرد نەخێر پەیوەندی بە کورد بە گشتیەوە هەیە و پەیوەندی بە ئەو هەڵسوکەوتانی حکوومەتی عێراقیەوە هەیە و هەڵوێستەکانی بارزانی باوا بڵێم ینی هەڵوێستەکانی بارزانی چۆن لێک دەدەنەوە. بەڵام دیرە دەمەوێت دووشت بخەمە ڕوو لەگەڵ ئەمە بەم شێوەیە کە باسم کرد ینی کورد لەگەڵ حکوومەتی ناوەند بەڵام بەڕاستی کەسەکانیش کاریگەریان هەیە هەم لە زیاتر ئاڵۆزکردنی ڕەوشەکان و هەم لە ئاساییکردنەوەی ڕەوشەکان. من دەمێن نمونەیەک بەمیانەوەی کە سەرۆکایەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا بڕیارێکی دەرکرد کە ناوچە کێشە لەسەرەکان بە ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوبنرێت. ڕەخنەی لێکەوتەوانێ ینی هەندێک لە چاودێران ڕەخنەی ئەوەیان گرت کە ئەمە جۆرێکە لە بەدەستەوەدانی نادەستوری بوون ینی بۆ خۆی لە دەستوردا ناوی ئەو شوێنانە بە ناوچەی کێشە لەسەر هاتووە. لەو کاتەدا ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ هەڵوێستێکتان دەبوو و ئەگەر نایانی بەڕاستە خۆیان ناڕاستە خۆ هەڵوێستێکتان نەبووە دەمەوێت ئێستا ڕای تۆ بزانم لەسەرەوە بەڵام وچانێکی کورد وەردەگرین و دوای ئەو چانە وەڵامەکەم دەرەوە. ئازیزانی نافتی وچانێکی کورد و بەردەوام دەبین.